کۆماری ئیسلامی لە گۆشەگیری ناوچەیی و جیهانیدا. مانۆڕی هاوبەشی نیزامی ئەرتەشەکانی سێ وڵاتی پاکستان، تورکیە و ئازەربایجان کە تێیدا بە ئاشکرا بایەخ بە کۆماری ئیسلامی نەدرا، گرژی و ئاڵۆزیەکانی نێوان کۆماری ئیسلامی و ئازەربایجان، پێشڕەوی زیاتری سیاسی و نظامی دەوڵەتی تورکیە لە هەرێمی کوردستان و لاوازبوونی پێگەی ڕژیم لەم ناوچەیە بە دەسەڵات گەیشتنی ڕژیمی ئەفغانستان وەک ڕژیمێکی سنی مەسهەبی توندڕە و کە بەرەنگاری شیعە هەزاریەکانی نزیک بە کۆماری ئیسلامی دەبێتەوە، هەر هەمویان نمونەی ئاشکرای گۆشەگیری و پەراوێزکەوتنی زیاتری ئێران لە ناو وڵاتانی ناوچەکە و شکستی دیپلۆماسی و دخالەتگەریەکانی ئەم ڕژیمەیە. با ئەم نمونانە زیاتر شی بکەینەوە تا پانتایی ناکامیەکانی ڕژیمی ئیسلامیمان لەم بوارانەدا بۆ ڕوونتر بێتەوە. حکوومەتی ئیسلامی ساڵحایە لە ئەفغانستان سەرمایه‌گوزاری سیاسی کردووە و لە ڕێگەی ڕێکەوتنی ئالۆز و نەهێنی لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانانی بەستێنەکانی ڕوخاندنی دەسەڵاتی تاالبانی لە سەردەمی پێشوو و بە دەسەڵات گەیشتنی بەرەی ناسرااو بە هاوپەیمانی باکووری خوڵقاند. بە دەسەڵات گەیشتنی دووبارەی تاالبان کە سنی مەسهەبێکی تون ئاژۆیە و بەکردەوە شیعەگەری لە ئەفغانستان لاواز و سەرکوت دەکات، بە مانای سەرکەوتنی پاکستان و شکستی کۆماری ئیسلامیە. لە شەڕی قەرەباخ لە نێوان ئەرمەنستان و ئازەربایجاندا حکوومەتی ئازەربایجان بە چەک و ڕاوێژکاری ئیسرائیل و دەخاڵەت و پشتیوانی ڕاستەوخۆی نظامی و ئاشکرای تورکیا توانی پەیوەندی جوغرافیای نێوان ئێران و ئەرمەنستان بپچڕێنێت و سرویسە سیخۆڕەکانی ئیسرائیل بکێشێتە پشت دەواازە سنووریەکانی ئێران. پرۆپاگەندەکانی کۆماری ئیسلامی ئێران بە نسبەت وڵاتی ئازەربایجان بەکردەوە بۆتە هۆی بەهێزبوونی پانتۆرکیزم و ناسیۆنالیزمی توندڕەوی تورکە ئازەریەکان لە ئێران. حکوومەتێک کە ئیدعای ڕێبەری جیهانی شیعە دەکات و لەو وڵاتەدا چەندین ملیۆن تورکی ئازەری و شیعەی هەیە، لە شەڕی ئەرمەنستان و ئازەربایجان بە ئاشکرا لایەنگری لە ئەرمەنستانی غەیرە مسلمان و مەسیحی کرد. پاکستان کە براوەی سەرەکی گۆڕانی دەسەڵات لە ئەفغانستان بوو، توانی لە هاوپەیمانیەکی سێلایەنە لەگەڵ ئازەربایجان و تورکیا دەست بداتە مانۆڕی نظامی لە ئازەربایجان. ئەم سێ دەسەڵاتە مانۆڕی نظامی خۆیان لە ئازەربایجان هاوکاری سێبرا ناویان لێنا و لە یەکگرتوویەکی ماناداردا کۆماری ئیسلامیان لەم مانۆڕەدا وەلانە. ئەم نمونێش لە پەنا نمونەکانی دیکە نیشانەی بوونی قەیرانە لە پەیوەندیەکانی نێوان کۆماری ئیسلامی و ئەم سێ وڵاتەدا. لە سووریا سەرەڕای سەرمایه‌گوزاری ملیاردی و تەلەفاتی گیانی بەرین، ڕۆژ نییە کۆماری ئیسلامی و هاوپەیمانانی لەلایەن ئیسرائیلەوە بۆمباران نەکرێن و ڕووسیە و چین واتە دوو هیوای گەورەی ئێران لە بەرەنگاربوونەوە لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا لە سووریە بە ئاشکرا و بەنەهێنی خوازیاری چوونە دەرەوەی هێزە نظامیەکانی هەموو وڵاتەکان لەوانە هێزەکانی کۆماری ئیسلامین و لە بەرامبەر بۆمبارانی هەموو ڕۆژەی سەرچاوەکان و بەرژەوەندیەکانی ئێراندا بێدەنگی دەگرنەبەر. وڵاتانی عەرەبی کەنداو کەم و زۆر هەمویان دژبەری جددی کەرەستەی موشەکی و ئەگەری ئەتۆمی بوونی ئێرانن و عەرەبستان لە هیچ هەوڵێک بۆ لاوازکردن و پەراوێزخستنی سیاسی زیاتری ئێران دەریغ ناکات. وڵاتی عێراق کە بە حەیاتی خەڵوەتی ئێران دەناسرا لەگەڵ حزوری بەردەوامی نظامی و تیحاری تورکیا بەرەوڕوو بۆتەوە وە گەلێک هەوڵ و چالاکی بۆ یەکگرتو بەهێزکردنی بلۆکی سونی وە کورد لە ئارادایە. بەشێک لە هێزە شیعەکان و حیزبەکانی سربەوان یەکگرتوویەکی پتەویان لەگەڵ ئێران نییە و زۆربەی خەڵکی عەرەبی شیعە دژبەری جددی حزوری ڕژیمی ئێران لە عێراقن. حکوومەتی ئیسلامی دەستڕێژی کردوتە سەر بەشێک لە خاک و ئاسمانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە بیانووی بەرەنگاربوونەوە لەگەڵ حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان لە ڕێگەی بۆمباران و تۆپبارانی ناوچە سنووریەکان تەلەفات و خەساراتی زۆری لە خەڵکی ئەم ناوچەیە داوە. بێجگە لەوەش بە ناردنی جوخەکانی تێرۆر بۆ هەرێمی کوردستان گشت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێم لێڵ کردووە. بەڵام گۆشەگیری ناوچەی ئێران بەشێک لە گۆشەگیری جیهانی ئەم وڵاتەیە کە ڕنگدانەوەیەکی لە ئاستی ناوچەکەشدا دەبینن. ئەمریکا و هاوپەیمانانی لە ئوروپا گوشاری دیپلۆماتیک و گەماڕۆی ماڵی و سیاسیەکانیان زیاتر کردووە
و هاتنە سەرکاری ڕئیسی وەک جنایەتکاری جەنگی دەستی نەیارانی ناوچەیی کۆماری ئیسلامی ئاوەڵەتر کردووە. بەڵام ئەگەر کۆماری ئیسلامی لە ئاستی دەوڵەتەکاندا کەوتۆتە پەراوێزەوە لەلایەن زۆربەی هەرە زۆری خەڵکی ناوچەکەشەوە بێزراوەیە. لە عێراق و لوبنان خەڵک لە دژی ڕژیمی ئێران دێنە سەر شەقامەکان و نووسینگە و ناوەندەکانی ئەم ڕژیمە ئاگر تێبەردەدەن. ماجراجووی سیاسی و نظامی، ناردنی تێرۆریزم، نائەمنکردن و ناسەقامگیرکردنی وڵاتەکان، هەوڵ بۆ بەدەستهێنانی کەرەستەی جەنگی ئەتۆمی و موشەکی دوورهاوێژ کە هەڕەشەیە لەسەر هاوساکانی ئێران و باقی وڵاتانی ناوچەکە، پەرەپێدانی شیعەی توندڕە و ناردنی ئاخوند بۆ زۆربەی شوێنەکانی جیهان، هەناردەکردنی مادەی هۆشبەر، سەرکوتی کەمینە نەتەوەیی و ئاینیەکان لە ناوخۆی وڵات و یاسای هەڵاواردنی جنسیەتی دژبەژنان، ئەعدام و ئەشکەنجەی بەندکراوانی سیاسی و پێشێلکردنی سیستماتیکی ئازادی سیاسی و کۆمەڵایەتی خەڵک وە گەلێک کردەوە و سیاسەتی ڕژیمی ئیسلامی لە پەنا ئەو فاکتۆرانەی کە ئاماژەیان پێکرا، کۆماری ئیسلامیان هەم لە پەیوەند لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە و هەم لە بەرچاوی خەڵکی گشت ناوچەکە بێزراوە و گۆشەگیر کردووە. ڕوخاندنی حکوومەتی ئیسلامی نەتەنیا پێشمەرجی وەدیهاتنی ژیانێکی باشتر و کەم ئازارترە بۆ خەڵکی ئێران، بەڵکو و زەرورەتی ڕێگری لە تێرۆریزم و جنایەتی ناوچەیی کۆماری ئیسلامیشە. ڕوخاندنی کۆماری ئیسلامی لە ئاستی ناوچەکەدا بە مانای هاتنە خوارەوەی ئاستی تێرۆریزم، کەمتربوونەوەی شەڕی ناوخۆیی لە زۆریەک لە وڵاتانی وەک سووریا، عێراق، یەمەن و لوبنان، کەمبوونەوەی ئاستی هەناردەکردنی مادەی هۆشبەر و پەیدابوونی ئاسۆی ڕوون بۆ لاوان و بەتاڵان نەچوونی سەرمایەی نەوەکانی داهاتووی ئێرانە.